وەکو هاتوچۆ پلانێکمان ئامادە کردووە کە لە جێبەجێکردنی پلانەکە 1320 ئەفسەر و کارمەندی هاتوچۆ لە ئەرک دەبن بۆ هەر سێ ڕۆژی جەژن و ئەرچی ڕێخستنی هاتوچۆیان پێدەست پێدرێت و بڵاویان پێ دەکرێت بە درێژای ڕێگاکانی کە بۆ سەیرانگاکان دەچن بە تایبەتی سەیرانگەی هەنارە و شێخ توراب و هەروەها لە سەرجەم شەقام و یەکتەفڕەکانی ناوشاریش لەگەڵ هەردوو پارچی سەرەکی هەولێر ئەوانش پارچی سامی عەبدوڕەحمان و پارچی شانەدەر دەبن و ئەرچی ئەو ئەفسەر و کارمەندانش ئەوان بە تایبەتی ئەوانەی کە لە ناوشارە لە ڕۆژێک بەر لە جەژنی نەورۆز دەست پێ دەکاتن واتە هەر لە سبەینێ ئێوارەوە دەست پێ دەکاتن ئەویش بە ڕێخستنی هاتوچۆ لەو شوێنەی کە ئاگری نەورۆزی تیادا دەکرێتەوە 134 ئۆتۆمبیلی هاتوچۆ و 82 ماتۆرسکیت بەکاردێت بۆ ڕاپەڕاندنی سەرجەم کارەکانی ئەو سێ ڕۆژە. سەرجەم ڕێگاکان کراوە دەبن بۆ چوون و هاتن و هیچ ڕێگایەک ناگیرێت و یان ناکرێتن بە چوون یان هاتن بە تەنیا هەر باڵ هەرگرێک کە لە دووتەنی بەسەرەوە بێتن قەدەغەیە بۆ سەیرانگاکان بێتن و لە دەواازەی شارەوە ڕێگریان لێ دەکرێت لە چوون بۆ سەیرانگاکان تەنانەت سەرکەترێلەش قەدەغەیە چوونی ماتۆرسکیری دووتایە بۆ سەیرانگاکان با هەموو شەوەیەک قەدەغە دەکرێتن و تەنها ڕێگە دەدرێت بە ماتۆرسکیری سێتایە بۆ چوونە سەیرانگاکان و هەر کەسێک پابەندی ئەو قەدەغەکردن ماتۆرسکیلەکان نەبێتن ماتۆرسکیلەکەی دەستی بەسەردا دەگیرێتن کامێرای گەڕۆکی چاودێری خێرایی بە سێ شەفت لە ئەرک دەبن بۆ چاودێریکردنی ڕێگاکان وە لە سەرجەم ڕێگا کە بۆ سەیرانگاکان دەچن و دەگەڕێنەوە جگە لە کامیرە جێگیرەکان کامیرای گەڕۆکیش دادەدرێتن هەر شوفێرەکە گومانی ئەوەی لێ بکرێتن کە مادەی سەرخۆشکەری بەکارهێناوە و سەرڕۆی بکاتن لە کاتی لێخوڕینیان چ لە چوون بێتن چ لە گەڕانەوە بێتن لەلایەن مەفرەزەکانی هاتوچۆوە پشکنینی تایبەتی بینۆشی بۆ دەکرێتن و ئەگەر دەرکەوتکەوە مادەی سەرخۆشکەری بەکارهێناوە بە زووترین کات تەسلیم بە پۆلیس دەکرێت و دەدرێتە دەدگا و ڕێکاری یاسایی توندی لەگەڵ دەگیرێتە بەر دەگاتە بەندکردنیش.